تابلت تجيب أوراق اللي ده هذا الشيء أنا شنو صار وانا كتابة ونقول تسير بەناوی خۆی گەورە و میهرەبان کۆمەڵی دادگەری لە درێژەی کار و چالاکیەکانی خۆی بە تایبەتی مەکتەبی هەڵبژاردن و ئامار لەم ماوەیە هەستا بە دروستکردنی چەند فلێکسێکی گەورە 3 مەتر بە 4 مەتر و هەڵواسینیان لە سەرجەم شار و شارۆچکانی کوردستان. ئامانج لە هەڵواسینی ئەم فلێکسانە بەرچاوڕوونکردنەوە و وشیارکردنەوەی کۆمەلگایە و ئاشناکردنیانە بە فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، چونکە دەبینین لەو زەمەن و سەردەمەدا لایەنەکانی تر خەڵکی تر خەریکن بە بەلاڕێبردنی کۆمەلگا و بەرەو ئاقاری خراپ و بەرەو هەردێریان دەبن لە ڕێی کافتریا و لە ڕێی مەساج و لە ڕێی زۆر شتی دیکە. ئێمە شویستمان بەڕاستی لەو بیرۆکەیە خەڵکی خۆمان ئاشناکەین بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، چونکە هەر کاتێک کۆمەلگا ئاشنا بێ بە فەرمودەی پێغەمبەر، ئاشنا بێ بە کەلامی خوا جەلە جەلالوهو و پابەند بێ پێیانەوە بە قورئان و سوننە، بێگومان سەرنجام و مەسیری باش دەبێ و کۆتاییەکەی خێر دەبێ. بەڵام هەر کاتێک لەلایەن خەڵکانێکی نەفس نزم و خەڵکانێکی خراپەکار بەلاڕێدابرا، ئەوە سەرنجام و مەسیریان ئەوەیە کە ئێستا دەیبینین لە ناو موجتەمەعی ئێمە کە گەنجانمان بەرەو هەردێر، بەرەو ئیشی خراپ، بەرەو بەلاڕێدا بردن دەبرێن. بۆیە هەستاین بەو بیرۆکەیە بە ئەنجامدانی ئەو بیرۆکەیە کە ئاشناکردنی خەڵکی خۆمانە، ئاشناکردنی گەنجانە و خوشکان و دایکانە بە فەرمودەکانی پێغەمبەر بۆ ئەوەی زیاتر شارەزا بن، زیاتر پابەند بن بەو فەرمودانە و ئەم فەرمودانە لە ژیانی خۆیان، لە ژیانی ڕۆژانەی خۆیان ڕەنگ بداتەوە و ئیستیفادەی لێ بکەن ئینشاءالله. وەمە دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە ئەکەین کە پاراستنی ئەم فلێکسانە، ئەم فەرمودانە لە ئەستۆ ئەگرن، چونکە بەڕاستی هەدەفمان تەنها جوانکردنی سیمای شار و ئاراستەکردنی گەنجانمانە بۆ ئیشی خێر و ئیشی چاک. خی گەورە پاداشتاندا.